ئاگادار کراینەوە کە بارێک لە ڕێگەی تەیۆڵەوە داخڵە بێ بارەکە جگەری مریشکی تایە بە پێی ڕێنمایی جگەری مریش قەتەغەیە داخڵ ببێ دوای ئەوەی کە مۆزەفەکانی ئێمە لەگەڵ پۆلیسی گومری هەڵەبجا کەشفیان کرد بۆیان دەرکەوت کە بارەکە جگەری تایە بە شێوازێکی شاراوە لە ژێر ناو ئەم جپسن بۆردانایە کە هێنامانەوە بۆ دایرە سێرمان کرد فیالەن هەموو بارەکە جگەرە زیاد لە 200 کارتۆنی تایە کە هەر کارتۆنێکی لە 12 کیلۆ کەمتر نییە لە لای خۆمانەوە ئێمە ڕوبڕووی یاسایەکەینەوە لە بەشی یاساوای خینە بەردەم بەڕێز ئەندامی داواکاری گشتی ئیجراعاتی یاسایی بەرامبەرەکەی ئەوەی کە هەڵساوە بەم کارە ڕوبڕووی یاسا بێتەوە بە پێی ئەو ڕێنمایانەی کە ئێمە هەمانە و وەکو گومرگ مادەکە مادەیەکی قاچاخە بە شێوازێکی نایاسایی خۆی داغڵبوونەکەی وەکو یاسا بە شێوازێکی یاسایی هاتووە کە بارەکە جبزم بوەردە بەڵام دوای کەشفکردنەکە دەرکەوتووە کە ئەم جگەرەی تایە بۆیە لەبەرەوەی ئێمە ئەبێ ڕێکاری یاسایی خۆمان بگرینە بەرامبەر بەو کەسەی کە هێناوێتی